بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنامەیەدا بە میوانداری بەڕێز محەممەد حەکیم کارگەری ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە دوایین هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لە بارەی دۆخی هەرێم و پەیوەندیەکانی هەرێم و بەغدا دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەبێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک یەکێک لە هێزە کاریگەرەکانی گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان لە دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی و سیاسی و یاسایی هەرێمی کوردستان هەمیشە بە ئاراستەی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان کاری کردووە و بەرژەوەندی حەزبیەکانی وەلاوەناوە. دوای سەرهەڵدانی قەیرانی موچا کە لە ئەنجامی سیاسەتی شکست خواردووی حکوومەتی هەرێم لە فرۆشتنی نەوت بە ناشەفافی هاتاراوە، دواتریش داهێنانی سیستەمی پاشەکەوتی لێکەوتەوە، کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتاوە پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوتی موچەی بەکارێکی نایاسایی و زوڵمێکی گەورە لە فەرمانبەران زانیوە. لەبارەی داهاتەکانی کوردستانیش کۆمەڵی ئیسلامی داوای کردووە سەرچاوەکانی داهات بە تایبەت نەوت شەفاف بکرێن و یاسای پەرلەمانی کوردستان بۆ دامەزراندنی سندوقی داهاتی نەوت و غاز کارا بکرێت. کۆمەڵی ئیسلامی ڕوانگەی وایە گەر داهاتەکانی هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمین و پاک دابن، دەتوانرێت کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر بکرێت. لەبارەی ڕێکەوتنی هەرێم و بەغداش لەبارەی موچەوە کۆمەڵ جەختی لەسەرەوە کردوتەوە، ناکرێت خەڵکی کوردستان باجی گەندەڵی و هەڵی دەسەڵاتدارانی هەرێم بدەن، بە پێچەوانەشەوە ناکرێت دەسەڵاتدارانی عێراق ئەمە بکەنە پاسە و بۆ نەدانی موچەی فەرمانبەران. لەبارەی قەیرانی سیاسی و دامەزراوەکانی هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی هەمیشە کاری لەسەر بە دامەزراوەیکردنی دامەزراوەکانی هەرێم کردوتەوە. لە دوای سەرهەڵدانی قەیرانی سیاسی هەرێمی کوردستانیش لە ساڵی 2015ەوە کۆمەڵ سەرسەختانە و ڕاشکاوانە جەختی لەسەر پاراستنی شکۆی دامەزراوەکانی هەرێمی کوردستان کردوتەوە و پەکخستنی پەرلەمانیشی لە ڕابردوو بە پەڵەیەکی ڕەشناو بردووە. بۆ چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستانیش لە ماوەی ڕابردوودا چەندین پرۆژەی بەتەنیا و بە هاوبەشی لەگەڵ لایەنەکانی تر ئاراستەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کردووە. دووهەمین پرۆژەش کە پێشنیازی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو، دواتریش بە هاوبەشی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان پێشکەشیان کرد بۆ ڕزگارکردنی هەرێم لەو قەیرانەی تێکەوتووە، بریتی بوو لە پێکێنانی حکوومەتی کاتی کە سێ ئەرکی سەرەکی هەبێت، لەوانە چارەسەرکردنی کێشەی موچە و ڕێکەوتن لەگەڵ بەغدا و کارکردن بۆ هەڵبژاردنێکی پاک لە هەرێمی کوردستان. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم پێشنیازەکەیان فەرامۆش کرد. دوجاریش کۆمەڵ لە کۆتایی ساڵی ڕابردوو لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم کشایەوە بۆ ئەوەی دەسەڵاتدارانی هەرێم پێداچوونەوەیەک بە سیاسەتە شکست خواردوەکانیاندا بکەن. کۆمەڵ وەک هێزێکی کاریگەری کوردستان هەمیشە لە نێوان بەرژەوەندی خۆی و خەڵکی کوردستان بەرژەوەندی گشتی هەڵبژاردووە و ڕوانگەی وایە لەکوێ نادادگەری و نەعەدالەتی هەبێت دەبێت ئیسلامیەکان ڕوبەڕووی ببنەوە، چونکە ئیسلام فێری کردوون نابێت پشتی ستەمکار و زاڵمان بگرن و لە سوورگەی ئەوان بخولێنەوە. دەرەنجامی هەڵوێستەکانی کۆمەڵ لە سەردۆخی هەرێم و پشگیری بەرەی گەلوای کردووە متمانە لای خەڵکی کوردستان دروست بکات، چونکە کۆمەڵ ڕاستگۆ بووە لەگەڵ خەڵکی کوردستان لە پرسەکاندا. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، کاک محەممەد خێر بن، سوپاس بۆ دەبوونتان. ئەگەر سەرەتا لە مەسەرەی هەڵبژاردنەکانەوە دەست پێ بکەین، هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەمڕۆ ناوی کاندیدەکانی لایەنە سیاسیەکان بڵاو کرایەوە. ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی چ ئامادەکاریەکتان کردو بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق؟ بسم الله الرحمن الرحیم. سواز بۆ ئێوە. ئێمە هەل لە هەڵبژاردننی پێشوە ئامادەسازیمان کرد بۆ ئەم هەڵبژاردنە. لەو ڕۆ کە هەڵبژاردن تاقیکردنەوەی حزبە سیاسیەکانە و سەعی حزبە سیاسیەکان لە ڕۆژی دوای هەڵبژاردنەوە دەست پێ دەکات. ئەگەرەوەی جەناوت مەبەستت ئامادەسازی لۆجیستی بێ چیمان کردووە، ئەوە لەو ڕۆژ هەنگاومان ناوە. بەڵام لای من گرنگ ئەوەیە کە حزبی سیاسی لە دوای هەڵبژاردنەوە کە بەشدارە بێت لە پەرلەمانی عێراق، کوردستان یان ئەنجومەنی پارێزگاکان چی تەقدیم دەکا و ئایا بە ساغی و بەڕاستی نوێنەرایەتی گەل دەکا یان نا. خۆتان خەڵک
نابێ تەنها ڕۆژانی دوایی کار و کردەوەی حزبە سیاسیەکان هەڵسەنگێنە دەبێت لە ڕۆژی یەکەمی پاش هەڵبژاردنەوە لە یادی بێ لەو ڕۆژەوە کە ئەو گەڕاوەتەوە دەنگی خۆیاوە تا و ڕۆژەی کە ئەگەڕێتەوە سەر سندوق و دەنگی خۆیدا دەبێ و حزبە هەڵسەنگێنێ لە یەکەم ڕۆژی تا کۆتا ڕۆژی و ئەگەر نا ئاسانە دواتر ڕاگەیاندنەکان گەرم کرێن و قسەکەرەکان بکەونە قسە و بە شان و باڵی حزبەکانە بوترێ و ئاسانەوە هەموو کەس لێزانێ و تەبیعیەوەی پارەی زۆرتر بێ و بەفانی پڕتر بێت توانێت چاکتر فوی پیاکە بەڵام من بۆ خۆم بۆ هەموو لایەک و هەموو تاکێکی کورد ئاگدارەکەمەوە وریانەکەمەوە کاڵسەنگاندنیان بۆ لایەنە سیاسەکان دەبێت لە ڕۆژی دوای هەڵبژاردنەکانی 4 ساڵی پێشووتر بەڵێ بەس وتت تاقیکردنەوەیە وەکو کۆمەڵی ئیسلامی خۆتان بۆم تاقیکردنەوەی ئامادە کردووە تاقیکردنەوەی ئەگەر خەڵک بێت ئەمە طبیعی ئەو قوتابیەی کە خۆی ئامادە دەکات لە ڕۆژی یەکەمەوە سعی دەکا و ئەخوێنێەوە لە ئیمتحانەکانی پێش نیوەی ساڵ واتە کۆرسی یەکەم نمرەکانی باشە بێ ئەوە نیشانەوە کە نمرەی کۆتایشی باش دەبێت لەبەرەوەم پێم وایە کۆمەڵی ئیسلامی کوردستان زانیوەتی کە انتخابات یعنی هەڵبژاردننی نوێنەرایەتی وانەی کاچناوێ نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەن و کۆمەڵیش وەکو لایەنێکی ئیسلامی تاکو و کادر و سەرکردەکانی دەبێ وابن واش فێرکرابێتن کە ئامانەتێکی گەورە لە سەرشانیانە خەڵک کە دەنگی پێداون ئامانەتی خستۆتە سەرشانیان دەبێت نوێنەرایەتیان بکە و پێشەوەی بەرامبەر خەڵک چاودێری بکرێن دیارە خۆی پەروەردگار بەڵێنێکە پاڵێوراوەکان دەبێت بەخوای پەروەردگاریان دابێت پاڵێوراوی ئیسلامی تەبان کە ڕاستگۆ بن لەگەڵ خەڵکی کوردستانە ئەم پێم وایە تا ڕادەیەکی باش کۆمەڵی ئیسلامی کوردستان نوێنەرەکانی لەودا سەرکەوتوو بوو. ئێوە ناترسن لەو تاقیکردنەوەی کە بەڕێوەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە دیاری کراوی کە 12/5 دانراوە ئێمە چاومان لە سەرکەوتنی گەورەیە و چاومانش لەوە نییە بە قەرار دەرچێت بە قەرار دەرچن بۆ خەڵکی ترچاوی لەوەی بە قەرار هەبوون بە قەرار دەرچوون باشە لە چڕوانگەیەکەوە ینی ئەوە لەکوێ هاتووە کێوە چاوتەن لە سەرکەوتنی گەورەیە لەماوەی 4 ساڵی ڕابردوو پابند بوون بە بەڵێنەکانتان بەرامبەر خەڵکی کوردستان لەکوێ بەرژەوەندی خەڵک بوو بێ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەو بەرژەوەندیا بووە داخوازی خەڵ لەکوێ بوو بێ ئەو پرسانی کاتونەتە پێش کۆمەڵ لەوێ بووە بەڵێ ئەی بۆ دیاریکردنی کاندیدەکان کە ئەمڕۆ کاندیدەکان بڵاو کراوە لایەنی سیاسەکان کاندیدی زۆریان هەبوو بۆ پەرلەمانی عێراق ئێوە تەنها 15 کاندیدتان هەیە هۆکارەکەی چی بوو کە کەم کاندیدتان هەبوو لە چاو لایەنەکانی تر ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان طبعاً ئەو هەڵبژاردنە نیم چەکراوێ هاتە نیمەی بۆ حزب بۆ قائیمەیە قائیمە هەڵسەنگێنرێ و دواتریش دەنگ دەرەچێ نوێنەرانی خۆی لە نێوان لیستی حزبەکانە هەڵەبژێرە ئەوانە ئێمە هەڵمان بژاردوون و خەڵک نوێنەرەکانی ئێمە بە دوو شت پێوەردەکە یەکەم ئەوەی ئەی ناسیێ و تاقی کردوێتەوە واتاوانەی کە پێشووی هەبوون ئەوە دیارە خەڵک تێڕوانی بۆیان هەیە وەڵسەنگاندنی بۆیان هەیە واش زانێ کە نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرکەوتوو بوون و پێوەرێکی کەی ئەوشەوەیە کە بینیوەتی 4 ساڵی پێشوو نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرکەوتوو بوون لە نوێنەرایەتیکردنی دەنگەکانیان بۆیە ئەو متمانەیشیانەیە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان حزبێکە ئەو حزبە ئەو کەسانەی ئەیان تەرشیحیان دەکا بە زۆر و کەمی نییە حتمەن خەڵکی چاک و خەڵکی باش و ئەو دوو ئامانەتەی کە من ئاماژەم پێدا لە نەزەری ئەگرن دەنگدانەکانیان وەکو ئامانەتێکی دینی وەکو شایەتیدانێ تەماشای دەکەن بۆ خۆیان هەتا خی گەورە دەکەن بە ڕەقیب بەسەر خۆیانەوە کە دەبێت کارەکانیان بۆ خوا بێ و داکۆکی لە ملەتی مەزلومی خەڵکی کوردستان بکرێ مەزلومی دەستی ناوەند لە دەیان ساڵە و مەزلومی دەستی دەسەڵاتی کوردی لە ئەو چەند سەردەمەی کە کورد حکومڕان باشە مەزلومیەتی چییە بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە عێراقیش چییە و مەزلومیەتێکە بەڕێز باز لەوەکەی
عێراق بەداخەوە ئەوانەی کە نوێنەراتی کوردیان کردو نەیانتوانێت مامەڵەیەکی چاک بکەن عێراق بەداخەوە بەردەوام ئەوانەی کە لە بەغدان جۆرێ لە شۆڤێنێتیان تێدایە بەرامبەر بە کوردستان ئێستا حەقی خۆیەتی ئێستا گلەی لە بەغدا بکەین کە دوایەوەی کە پەشیمانی دەربڕا و واز هێنرا لە نەتایج و لە باسکردنی ڕفراندۆم پێم وایە بەسەیتر بەغداشەوە و فشارە و ئەو من دواخستنەی ئەو مافانەی کە خەڵکی کوردستان هەیەی و دیارە ئێمە باسی ئەم نظامی کە ئێستا لە بەغدا هەیەکەین ئەگەر نا ئەوانەی پێشووتریش دیارە چەند زوڵمیان لە کورد کردو بۆ من بە ناوەندم وت نەک مەبەستم حکومڕانی ئێستا بێ ئەوانەی پێشووتریش دیارە مەزلومی خەڵکی کوردستانش بە دەست دەسەڵاتی کوردی هۆ دیارە و زۆریش باس کرد باشە بەڵام ئەگەر مەزلوم هەبێت دەبێت زاڵمیش هەبێ ینی زاڵمیشمان هەیە دیارە زاڵم هەیە بەڵێ ئەوەی کەوا زاڵم شەفافێت ئەوەی کەوا دەسەڵاتە ئەوەی کەوا شەفافێت بەرپا ناکە ئەوەی کەوا حەقی گەلەکەی خۆی نادا ئەوەی کەوا بڕیاری هەڵە دەدا و دوایش باجەکەی دەبێت خەڵکی کوردستان بیدا ئەوە زوڵم لەو زوڵمتر چونکە ینی خەڵکی کوردستان ئێستا زۆرێکی لەوەیە خۆزگە بە مردن بخوازێ خۆزگە بۆ بخوازێ کە ئێستا نەبووە لە ژیاندا و ژیان و ناڕەحەتی کە ئێستا ئەی بینێ و ناڕەحەتە و ڕوونیشە کێشەکانی هەرێمی کوردستان لە چیدا کێشەی سیاسیمانێ کێشەی تەشریعیمانێ کێشەکان ڕوون زۆر باس کراوە زۆر باشە بۆ پەرلەمانی عێراق ڕەنگی خەڵک پرسیار بکە بۆچی لە سەراستی کوردستان ئێوە بە لیستێکی سربەخۆ بەشداری دەکەن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەو کارەکەی چی بووە لەسەر ئاستی کوردستان ئێمە ڕاستەکەی وەکو باسم کرد ئێمە ئەم هەڵبژاردن و بۆ هەرێمی کوردستان و ئێمە لەبەرەوەی لە 4 ساڵی ڕابردووە گرفتەکان و کێشەکان کە زیاتر لە نێو خۆی هەرێمی کوردستانە هەبووە و خەڵکی کوردستان هەڵسەنگاندنی بۆ حزبە سیاسیەکان لە ڕوانگەی کێشەکانی کوردستانەوە بۆیە بڕیارەمانەیە ئێمە لە هەرێمی کوردستان بڕیارێکە کە لە دوای هەڵبژاردنەکەەوە دابێتمان و تایبەت هەندێک ئەزممویش پێشتر تاقیمان کردوێتەوە پێش 5-6 ساڵ ینی لە کابینەی پێشووی سەرکردایەتی بڕیارمانەیە لە جۆرێ لە جۆرەکانی هەڵبژاردنە چیتر ئێمە قسەی تیان نەکەین و تێیدا بەشدار نەبین و بڕیارمانداوە لیستی خۆمان هەبێ هیچ داخوازیەک لێرە و لەوێەوە قبول نەکەین چونکە حەزەکەین ئەو داخوازیان هەبووە لەسەر بۆ حەزەکەین ئەو امتحانەی کە چاوەڕوانی دەکەین 4 ساڵ زیاترە بۆ خۆمان بەتەنها بچینە ناو ئەو تاقیکردنەوە باشە بەس سەبار زۆر باسی و تاقیکردنەوەی دەکەن پێتان وایە پێشتر ئێوە کورسێکی پەرلەمانی عێراقتان زیاد کرد ئەم جارە کورسی زیاتر بێنن بۆ پەرلەمانی عێراقمان لە چەند کورسێکی زیاترە بەڵام بە چەند تهدیددان کردووە ڕاپرسیەک و شتێکتان کردووە یاخۆ ئاماژێکتان بۆ هاتووە لەلایەن ڕێکخراوەکانەوەی کە ڕاپرسیەکە هەموو دەنگۆکان لەسەرەوەی کە دەنگی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەڵکشانایە کە دەنگ لە هەڵکشان نابوو دەبێت پێوەری هەڵکشانەکە کورسیە ئەگەر کورسی زیادنەکەی دەنگتیش زیاد بێ زۆر خۆتان چەندتان داناوی چ ڕێژەیەکتان داناوە ئاماژە بە ژمارە ناکەم بەڵام ئەوە خەڵکی ترن زیاتر تەوەقعیان زیاترە بۆ کۆمەڵی ئیسلامی لە کۆمەڵی ئیسلامی پێچێ خۆشی ینی کۆمەڵی ئیسلامی تەوەقعی بۆ دەنگی بەقەت تەوەقعی خەڵکی کوردستان نەبێ بۆ دەنگەکانی کۆمەڵ و خەڵکی نیشانەی ڕەزامەندی لەسەر سیاسەتی کۆمەڵی ئیسلامی و لەسەر دڵسۆزی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەموو ناوچەکانی کوردستان لاڵکشاندا. باش ئەمە بۆ کوردستان ئەی بۆچی بۆ ناوچە جێناکۆکەکان لەگەڵ ئیشێتی و پارتی نەگەشتن بە ئیتیفاق و لەگەڵ گۆڕان و لەگەڵ هاوپەیمانی دموکراسی بۆ دادپەروەری بۆ ناوچەکانی سنووری مادەی 140 لیستێکی هاوبەشتان پێکێناوە ڕاستی خۆیان جاران ینی ئێستا یەکێتی و پارتی خۆشیان نازانی چیەکەن لە شوێنە پارتی لیستیە و لە شوێنە نیەتی و لە شوێنێ ینی دیار نییە ڕوون نییە ئەنی گرفتی پارتی گستە گرفتی هەیە لە ناوچەکانی جێناکۆک بە تایبەت کەرکووک تا خانەقین ینی ئەو دەڤەرەی مەخبوور و منتیقانە گرفتی هەیە
پارتی و نازانم ئەڵێن لێرە بەشدارە و لێ بەشدار نیە دوایڵێن لەوێژ لیستی هەیە و هەنی ڕوون نییە یەکێتی شەر ینی ئستاداداتی یەکێتی لەبەر ئەو هەلومەرجەی کە ناوچەی جێناکۆک تێدایەتی هەلومەرجێکی نوێ دوای 16 ئۆکتۆبەرەوانەکە تێکەوتووە ناوچەکە ئەستەمە بۆ خۆیان ئەو دوو حوزبە هاوڕابن لەسەرەوەی چۆن بەشداری بکرێت ئەو جوڵەش کە کرا ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی بەدەمیەوە چووین لایەنێکی سیاسی کە پێێستا بوو چوین بەشدار بووین بەڵام بۆ ڕۆژی دووەم دیارە یەکێ لە لایەنە سەرکیەکان کە پێم وایە بوو ینی یەکێتی نیشتیمان بوو نوێنەرەکەی ئامادە نەبوو و ئەم مەسلەیش بابەتی کاتە ینی تۆ ئێستا بەسەر چۆ مەسلەی پێکێنانی یەکلیستی بەسەر چۆ چونکە ئەمڕۆ کۆتا ڕۆژی تەسلیمکردنی پاڵێوراوەکان بوو و ئەو کاتیش کە ئێمە کۆبووینەوە و لایەنە سیاسەکان کە کۆبنەوە هەر کاتی تەحالوفات نەمابوو هیچ کاتێکی تەحالوفات و ئێمە ئامادەیمان دەربڕی کە فەرمونەوە لستێکەیە کە لستی نیشتیمانە و ئەی ڕازی بوون یەکێتی و پارتی بێنە ناو لیستەکەی ئێوە بۆ مەرجەکانتان چی ئێمە بۆ منتیقانە حزبیانە ناڕوانین بۆیە لە مەسەڵەن ناوچەیەک وەکو دووس خورمات و ئێمە ئێستا ئەو نوێنەرەی کە لەسەر نوێنەرێکی خەڵک ڕێککەوتوین ینی ئەم لە کاندیدی حزبیتان نییە نەخێر کاندیدی حزبیمان بۆ پاڵبژاردننی عێراق لە پارێزگای تکریت نییە سەلاحەدین بەڵێ لەسەر ویلایەنە سیاسیانەمان لەوێ لەسەر کاندیدێکی سربەخۆ ڕێککەوتون کە کاندیدی ئەنجومەنەکەیەوە ئەنجومەنێک کە لەم ڕووداوانی دووس خورمات و دەرکەوتووە و مشوری لە کێشە و گرفتەکان و ئاوارەبوونی خەڵکەکە خوا کێ و کاندیدە ناس و ساڵح بەڵێ زۆر باش بەس بۆ کەرکک ئەی بۆ کەرکک بۆ ینی مەرجتان هەبوو بۆی کاوان بێنە ناو لیستەکەەوە یەکێتی و پارتی باز لەو دەکەکەیەوە ئەو کۆسێلە مەرجتان هەبووە بۆی ئەگەر یەکێتی و پارتی بێنە ناو لیستەکەی ئێوە شتیوە هەبووە ئێمە سێ لایەنین و لستمان هەیە تەوان تەبیعی حەقە تاک بێتە لای کۆ کۆ ناچێتە لای تاک باش مەرجتان هەبوو بۆی ئەو تاکە بێتە لای کۆ بەڵێ نەگەیشتینەوەی کەوا مەرجەکانمان دەرببڕین و قسە لەوە بکەین دیارە مەجلیسەکە بۆ گەیشتبوون کە ناوەندەکانی هەڵبژاردننی لایەنە سیاسیەکان بچنەوە تەفسیلاتەوە ئەمە بۆ یەکێتی و پارتی کە نەگەشتن ئەی لایەنەکانی تر هەنی بۆچی تەنها لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بۆ تەنها لە کۆمەڵ لە گۆڕان لە هاوپەیمانی ئەم لیستە کورد بکرێتەوە ینی ئێمە کە لیستی نیشتیمانمان طبعاً لیستی نیشتمان بڕیارەکەی لە چەند سعاتێکا درا ینیەوە نییە پێشتر چونکە هەندێک لایەن بیستمە گلێویان کردووە کاکە پێشتر لە کۆبنەوەکانان نەبووینە ینی حەقەتەن بەو شێوە نەبوو ینی لە 15 سعاتە بڕیاری پێکێنانی ئەو لیستە درا ینی گفتۆکەکانی ئێمە و گۆڕان تەفسیلتر بوو پێکەوە دواتر لەگەڵ هاوپەیمانی کەوتینە گفتوگۆ بۆ پێکەنانی ئەم لیستە لەبەرەوە لە چەند سعاتێکە پێش ڕاگەیاندنی بە 2 سعات ئێمە هەندێک لایەنی سیاسیمان ئاگادار کرد و خۆشحاڵیمان دەربڕی کە ئەگەر تەشریف بێنن و پێکەوە ئەو لیستە ڕاگەێن بۆ نمونەداوەتان لە کێ کردو لە دەرەوەی لایەنەکانی یەکێتی ئیسلامی کرد لە شوعی کرد لە یەکگرتووی ئیسلامی کرد وەڵامیان نەبوو بۆیەوە هەر یەکێ بە شێوەی وەڵامی دابووینەوە باشە بەس ئەم فرەلیستە ڕەنگە خەڵک بڵێ لەم منتیقانە کاریگەری خراپی نییە بۆ کورد ئێوە لێی بەرپرسیارنی وەکۆ سێلایەنە ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆیە لە هاوپەیمانی نیشتیمان و پێم وایە و دوو ڕەفیقەیشمان ێستا کە لستەکەیان ینی هەندێک بەرپرسی و منتیقانەیش و ئەم حزبی زەحمەتکێشانش کە هاتبوونە لای جەنابی مام ساڵی باپیر و تەکلیفەوەیان کردو کە هەوڵێ بدا هەموو لایەنە سیاسەکان ینی ئەو کۆبنەوە لای ئەوان بکرێ و هەوڵی خۆشمان لەو ڕۆوە دابوو ینی پێمان خۆش بوو بگونجێ هەموو پێکەوە بین بەڵام نەگونجا هەندێکی لەبەرەوە هۆکارانەیە هەندێکشی لەبەرەوەی ینی بارودۆخی ئەو ناوچانە ینی ئەگەر هەر بۆ خۆی کورد لەو منتیقە دەنگی کەمەکە کەم دەکات جارە بۆچی کەم دەکات لەبەر کۆمەڵی هۆکار لەبەرەوە ئەو کات پێشتر کورد بۆ خۆی دەسەڵاتی بوو لەو ناوچانە ئێستا دەسەڵاتی نییە کورد ینی بڕێت تەزویر شتی شێکرد ئێستا دەسەڵاتی تەزویری نییە زۆرێک لەوە دەنگدەرانی ئەوێ دانیشتووی هەرێمی کوردستانن هاتوچۆ ئێستا بۆ ئەو ناوچانە زۆر زەحمەتە ینی بە ئاسانی نییە ئەگەر
و خەڵکێکیش لەوێ ترسیە بێ کە بگەڕێتەوە کۆمەڵە دانیشتوێ و ناوچانە تاکو ئێستا بە کەرکووک و بە دووزە ئاوارن ینی کۆمەڵە گرفت لەو ڕووی کردوتە و ناوچانە بۆیە پێکێنانی ینی ئازانی چێ خەریکەوە لێ دێ خەڵک بینی لە چەند ساڵی پێشوە لە چەند هەڵبژاردننی پێشوە ئەم یەکدەنگی ینی باشەم دواتر کورد پێکەوە و یەکدەنگ بێ و لە بەغاو دوایی کێ سوودی لێبینێ یەکێتی و پارتی یەکێتی و پارتی خۆزگای یەکێتی و پارتی وەکو حزب هەموو هەردوو حزبەکەی بگردایەوە ینی هەموو دۆست و لایەنگرانیان ئەو سوودەی بۆ هەمویان بووە ینی بۆ هەمویان نییە چونکە بۆ هەمویان بووە ڕێژەیەکی ملەتەکەی ئێمن و باشەوە دەنگی کێستاوان باەمەی تێبەست ڕێژەیەک لە ملەتەکەتە و ئەو خێر و بێرەی بەرەکەوت بەڵانیش خەڵکێکی زۆر یەکێتی و پارتیش محرومن خۆ ینی بەردەوام ئەو یەکدەنگی داوای دەکەن بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان نەبووە ئەوەی پێی گەیشتوین ینی بە تەجروبە و بە ئەزمون ئەوە بۆ خۆیان بووە و چەندین بەڵێنیان لەگەڵ ئێمە هەیە ئێمە چەند جارێک ینی بۆ یەک دەنگی کوردوانە تەسحیحشمان داوە چوین خۆتانزان لە 2005 ئێمە 2 کورسیمانێنا لە بەغدا کورد 75 بوو بە یەک بڕیاری سەرکردایەتی بۆی دەنگی کورد لە 75 بێتە 77 و چوونە پاڵ دەنگی کوردی لە کاتێکە پێشتر ئامادە نەبوون پەیمانێکی لەگەڵەوە بکەن وایە بەڵێ پێشتر ئامادە نەبوون 2005 حسابیان بۆ کۆمەڵ ئیسلامی کوردستان وایە زانێ کۆمەڵ کورسیش نایەنێ کوردستان 6 مانێنا و لە بەغاش 2 کورسیمانێنا بەڵێ بەس بۆ ئیداری جاری پێشووش زۆر تەکلیف و ئەوان و مامۆستا عەلی دەور ببینە و باومان لەو حکومەتەی بەغا لەمێ عەبادی بەشدار بووین و واژوومان بۆ کرا و ئەوە کۆمەڵیش هیچ دوایی کە چوینە و چەند کەسە لەوێ کە سوودمەندە بن و دیارن کە چۆن سوودمەند باشە بەس ئەوەی کە دەنگەکانی کورد کەم دەکە پەیوەندی بە ئیدارێکی فاشیل هەیە ینی بۆ منتیقان ئیدارێکی فاشیل یان داوە و دوێ ئێستا ئێستا چکە لە شکستا خۆش نی ئینسان زۆر قسە بکە ینی ئێمە کاتی خۆی لە مەجالیسیانە پێمان وتونی دارەتان فاشلە لەو منتیقانە فاشیلە چواردە کە من بەشی خۆم کە ینی بەشدار بووین لە کۆبوونەوەیە هەم مامۆستا عەلی باپیر و هەم هاوڕێکانمان کە لەگەڵمان بوون و هەم حزبەکان تر شایەتیمان بۆ دەن ینی شایەتی دەن کە چۆن قسەمان کردو لەوێ و چۆنیش باسمان لەوە کردووە کە بەداخەوە و نوێنەرانەی و ئەو سیاسەتەی کە لەوێ ئێوە بەرپای دەکەن لە منتیقەی جێناکۆک سیاسەتێکی فاشلە کەی سیاسەتی کوردانە بووە دوو ئاسایش دوو ئیدارە دوو نازە هەموو دووەم دوانەیە ئێرە لەوێش ڕەنگی بەڵێ هەتا پردەکانیان ڕەنگە کرد ڕەنگێک ئەم ڕەنگە کرد یەکێتر ڕەنگێکی ترێ کرد لە یەک شوێنانی پردەکانیشان ڕەنگ دەکرد پردەکانی پرد و شت ڕەنگ هەرێکی و ڕەنگی خۆی لێدا سوپاسەکەم ناوبڕێکمانەیە دەگەڕینەوە لای بەرەستان وەڵی بینەرانی بەرز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان ببینە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و
داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک محەممەد بینە سەر مەسلەی گرنگی هەڵبژاردننیدا توی پەرلەمانی عێراق بۆ خەڵکی کوردستان تا چەند ینی پێ دوایە گۆڕانکاری لە هێز دەکرێتەوە. ئایا گۆڕانکاری لە هاوسەنگیس بەچی دەکرێت ڕۆڵی هاوڵاتیان دەکرێت چی بێت لەو گۆڕانکاریەی کە بۆ نەخشەی داهاتوی پەرلەمانی عێراق لەلایەنە کوردیەکان ڕوودات؟ هەموو باسەکان لەسەرەوەیە کە ئەم جارە عێراق گۆڕانکاری بەخۆ دەبینێ و پێناتە قۆناغی قۆناغێکی نوێ لە سیاست لە عێراقدا کە لەوەیە دوسێ خولیتری هەڵبژاردن جێگیر بێ. ینی عێراق پێ خاتە قۆناغێکی تری سیاست، قۆناغێکی نوێ لە سیاست لە عێراقا کە احتیمالە چەند خولێک ببینێ و تا 8 ساڵ 12 ساڵ بکێشێ تا 2005 کە یەکەم هەڵبژار بووە تاکو ئێستا کە 2010 احتیمالە باس لەوە دەکەن کە لەوێ تا سی ئەم سیاسەتە نوێ لە عێراق دەبێ بیبینین کە سیاسەتەکە سیاسەتەکە ئەوەیە کە ئەم جۆرە حکومڕیانەیە کە لە عێراقا بووە خەڵکی عێراق قبوڵی نییە. ینی خەڵکی عێراق بە تایبەت خەڵکی باشووری عێراق نیگەرانە و لەو سیاسەتی کە بەرپا بووە. بەڕاستی ئێستا جۆرە لە ئینقلاب لە نێو شیعی عێراقا هەیە کە تایفێتیان قبوڵ نییە. ئەوە حەقیقەت و واقعەکە لەبەرەوە ڕوو لە شێوازێکی نوێ لە حکومڕانی و چاوەڕانێکی نوێ بۆی دەبینی هەموو لایەنە سیاسەکان ئێستا باس لەوە دەکەن کە لستەکانمان لستێکە هەنگاوی ناوە کە تائیفێت و ئەوە بپەڕێنێ و هەمویان هەوڵەدەن کە هەمە ڕەنگ بێ لستەکانیان کە سیاسەتێکی نوێتە پێشەوە کورد نابێ غایب بێ لەوێ و ئەم جارە ئێمە دەرکەوت بەداخەوە کەوتوینەتە ئەنی ئێستا هەندێک قسەکەی هەندێ برادرانی یەکێتی و پارتی وازانن ینی تۆ منافەسیان لەگەڵەکەی بۆ بەغدا نەخێر کاکە منافەسیان لەگەڵ ناکەن نەخێر وەڵامی و نوێنەراتێکی خراپتە یەک کورتان کرد لە بەغدا منەتان زانی دارەی و کورتان خستووەتە شوێنەوارێک جێگایەک واقعێک کە غەیری بەغدای نییە. غیری لە دۆڵێکین تەنها ڕوو لە بەغدایەوە حقیقەت و بەهۆی هەڵی سیاسی بەڵێ و هەڵە سیاسی هەڵەیەکی کوشندێ و ئێمەی ناچار کردووە و چەند ساڵ ئێمەی گەڕاندووەتە دواوە کە بێ دوو ڕوومان لە بەقات بۆ چارەسەری گرفتەکانی گەلەکە ئێمە کە گەلی کوردستانە لە بەغدایە. لەبەرەوە خەڵکی کوردستان دەبێ هەوڵ بدەن بەشدارێکی کارا بکەن. بەشداری کارایەکە چۆنە بۆ نمونە ئەرکی خەڵک چییە؟ وڵی کە ئێستا تۆ بیستی کە سلێمانی 154 بایۆمەتری تەسجیل کردووە چۆتە بایۆمەتری ینی ئەوە کارەساتە. بۆچی کارەساتە؟ ئەو کارەساتە لەبەرەوەی کە گەرچی تۆ تەماشاکەی چونکە ئەوەی کە نەچۆتە بایۆمەتری خەڵکە ناڕازیەکەیە خەڵکە ناڕازیەکەی زیاترەوە حقیقەت واقع ئەو خەڵکەیە کە دەیە گۆڕانکاری ببینێ کە تۆ دەبێ کاتەوە گۆڕانکاری ببینی دەبێت بچی بەشداربی بەشدارێکی کارە بۆی ئەو نوێنەرانەی کە تۆ پێت وایە بە نوێنەراتی ڕاست نەقەیدنەی تۆکەن تۆ بیان گەینیتە بەغدا ئەکەنا نەشتی خۆ یان بۆت پڕەکرێتەوە و یان
دەنگی لەبەرەوە بازنەیە بازنەی سلێمانی دەنگی خۆی هەرە ڕوا بەڵام بەو شێوازە ناڕوا کە خەڵک چاوەڕوانی گۆڕانکاری لێ بکە و ئەو نوێنەرانە لەوێت کەمتر بگەنە بەغا کە خەڵک و مێدی پێیانە و ئێمە ئەم جارە وەکو کورد دەبێ هەبین لە بەغدا و مەرج نییە بۆی تۆ دەستکەوتەکان بەدەستبێنی ئەم جارە دەبێ یەکبی لە ڕێگاوە دەبێ ئەوانەی کەوە دژاتی گەندەڵی دەکەن ئەوانەی کەوە دەیانەوێت سیاسەتێکی ڕازگۆیانەی چاک لە کوردستانە بەرپا بپێ ئەوانەی یەکدەنگ بن لە بەغدا ئەو حەقیقەتێکە یانی ئێمە چەند ساڵە دوای ئەوەی کەوە ئەوەی کە بینیمان لەو هەڵە سیاسیانی کە لە هەرێمی کوردستان کراو و هەمووشی باجەکەی خەڵکی کوردستانێدا حەقی خۆیەتی ئەوەی کەوا چاوی لە گۆڕانکاریە چاوی لە بەرپاکردنی شەفافێت و لە چاکسازیە چاوی لەوەیەکەوە شێوەیەکی تری سیاسەتی کوردی پیشان بدرێت لە بەغدا ئەوانە دەبێ هەمویان کۆک بن لە بەغدا و بشتوانین بە هەمومان نوێنەرایەتێکی زیاتری ئەو خەڵکە بگەینە باشە بەس ئێستا گرنگیەوەیە کە هاوڵاتیان ئەو کات لەوەی کە دەمانەوێت ئەگەر خەڵکی تریش لە نێوێکێتی لە نێو پارتی هەبن کەوانش ئەویان بێت لەگەڵ هەموو خەڵکی کوردستان ئەوانەی کە ناڕازین بۆی کە گۆڕانکاری دروستکرێت و بە تایبەتی لە نوێنەرایەتی لەگەڵ بەغدا کە بەرە زووتر ئێستا کێشەکان دەبێت لە بەغداوە چارسێن ئەوەیە کە بەشداریەکی کاریان هەبێت لە هەڵبژاردن و نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بایۆمەتریە بەڵێ ئەوە شتێ زایەن بایۆمەتریە لەوێت بەیانی انتخاباتی عێراق بارودۆخێک دروست ببێ خۆندێ بارودۆخەکە دروست دەبێن دە گۆڕانکاری تۆ چاوەڕوان نەکراوە نیە خۆ هەموو ئەمانوتە مۆزع ڕۆدا ئەمان جەماعەتی ڕیفراندۆم وای لێ دێ دنیا وای لێ دێ خۆیان و شامی شەریفە هیچ نابێ و ئەسڵەن لە منتیقەی جێناکۆک هیچ ڕوونادا هیچ وەکو خۆی وەزعەکامێنێ دیارە حتمما چاوەڕێیان نەکردووانە ڕووبدا و گاڵتەیشیان بە ئێمەمانان ئێستش دەڵێن کە تاپۆیەکی ڕەشیان پێیە وەر کاتێک بیانەوەی بەکاردێن مەبەستیان ڕیفراندۆمەکەیە بۆچی مەسەڵەن ڕیفراندۆم باز دەکەی کە تاپۆیەکی ڕەشە لامانە و بۆ هەڵمان گرتووە کاتێک بمانەوێ بەکاری دێنێ وەڵاهی هەندێک جار واقع گۆڕێ و سیاسەتە گۆڕێ تاپۆی ڕەشیش نایخوا واقعەکانی تاپۆی ڕەشی هەمومان ومێدمان دەکرد هەمومان ومێدمان دەکرد کە ئێمە هەڵەیە کە من ئێستا بڵێن منێک وا بیر بکەم و ئەمەم پێ خۆش بێ لەبەرەوە ئەوان شکستیان لێنا خۆزگاوان سەرکەوتوو وایەن و بۆچوونەکانی ئێمە هەڵە بواە چکا بووین بە خاوەن دەوڵەتەوە کاتوانە باش هەمومانە خوازین کە دەوڵەتی خۆمانمان هەبێت زۆر باشە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چ کاریگەری کێ لەسەر هەڵبژاردنەکانی داهاتووی کوردستان ینی نەخشەی هەڵبژاردننی ئەوە سەرەتایە کە ویستمەوە بڵێم کاک حەکیم ئەم بایۆمەتریک و تازەکردنەوە ینی ئەو کات بۆ کوردستانیش دەکرێت سوودی لێبەر بێت دەبینی بڕیار کوردستانیش چۆن اینەکە ئێمە دەبێت ڕاوەستین بەرامبەر ئەو بڕیارەی کە بیەوێ بە بایۆمەتری انتخابات نەکرێت ئەوە دەبێت نوێنەرانمان لە هەر شوێنەکەن لە پەرلەمان لە بەغدا لە هەموو شوێنێ دەنگمان بە نەتەوەی گرتوەکان دەبێت ئەو بایۆمەتریە ئیشی پێ بکرێت دەبێت ئەو سنووقە زیرەکانی کە باز دەکرێت دەبێت کوردستانیش بگرێتەوە وەکو کۆمیسیۆن کە داوای کردو حکوومەت پارەی بۆ تەخسیس بکە یان داوا بکەین وەکو داوامان کردێمە لە عێراق کە با کۆمیسیۆن بەشی کوردستانیش لەو سونقانە بدا کۆمیسیۆنی عێراق دەبێت ئەو ئالێت و میکانیزمانەی کە لە بەغا و انتخاباتی بەغدا گیرێتە بەر لە کوردستانیش بگیرێتە بەر چونکە ئێمە کێشەکەمان کێشەی ئەو هەموو تەزویرەیە کە چاوەڕوان دەکرێت بکرێت بۆیە هاندان من لێرەشۆ داوا لە دام و دەستگای ئەلامەکانی خۆمانەکەم و داوا دەکەم لە کەناڵی پێیام و لەم کەناڵەشۆ داوا لە هەموو کەناڵەکانی تری کوردستان دەکەم هانی خەڵکی کوردستان بدەن کە بایۆمەتری نوێکەنەوە ناوی خۆمان خۆیان تۆمار بکەن و ئەوەش نوێی کردو تۆ بچێ ناسناوە پێناسەکەی وەربگرێت بۆ خەڵکە ناڕازیەکە هیچ دەواازێک نییە بۆ گۆڕانکاری مەوسمە ئەگەر گۆڕانکاری لە نوێنەرایەتی پەرلەمانی عێراق بکرێت لە هەردوو هێزەکە بۆ داهاتووی کوردستانیش گۆڕانکاریکی تر بەڕێوەیە طبعا ئەمە ئەم هەڵبژاردنە بێتە سەرەتای دەرکەوتنی گۆڕانکاری بەڵێ ئەندێ هەڵبژاردنە بنێن نیشانە بۆ نەتیجە نیهایەکە ئەمە کاتی خۆی لە 2005 ینی کە لیانە پرسین خەڵک مەسەلەن
گاڵتەی لات کە کۆمەڵ هەبووی حتا کۆمەڵیش لیستی ئاوە لەو قسانە هەنی حیزب هەبوو وای دەوت بەڵێ ئیتر خەڵکیشە بوو حتا جەناوی مام جەلال یعنی یادی بەخێر کە بینیمان ئێمە لەگەڵ کاک حاجی قاسما دوای هەڵبژاردنەکان 2005 وتی مەکتەبی سیاسی خۆمان ینی ئەوەی کە زۆر ڕقەمی بۆ لێدانەوە بۆ یەکێکیانەوە 35,000 دەنگێکەێنن کە ئێمە و کاتە 7,000 دەنگمانێنە ینی حتا لەناو مەکتەب سیاسی یەکێتی نیشتیمانیە چاوەڕۆن ئەوە ناکرا کە کۆمەڵ ئەو دەنگانە بێنەوە وەستەوە بوو ئێمە نیشانەکەمان لە چیەوە وەرگرت لەوە وەرماگرت کە پێشەوە لیان نەپرسین ئەم بۆ خۆم لڤین لە یادمە لێی پرسییم چەند کورسیێن وتم 5 کورسیێنی باش 5 مانێنە بە باقیش شەشەمانێ دەمجارش پێمان نیشانەکەمان لە چیەوە وەرگرت نیشانەکەمان لە هەڵبژاردننی وازام کۆتایی 2004 قوتابیان وەرگرت دەمجارش پێشبینێکمان پێ بڵێ بۆ 5مان وابزانام دەنگ هێناوە وەڵبژانی پەرلەمانی عێراق پێشبینێکمان پێ بڵێ بە خۆتان ئەوە پێشبینی ئێمە ئەیخینە دەستی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان ئەزان کە ئێمە 6 شێرێکمان هەبووە لە کوردستان و 3 شێرمان لە بەغا بوونەوە ئەوەست چێ لەو شێرە وەڵاو شێرە پەرلەمانتارەکانمانن کە بینیوانن چیان کردووە و حتمما دیارە ئەگەر ئەوان هاوکارمان بن ئێمە شێری چاکترە نێرینە ئەو گۆڕەپانانە بۆی دیفاعیان لێ بکەن و دەنگەکان و خواستەکانیان بپارێز بەڵێ زۆر باشە بۆ پەرلەمانی کوردستان هیچ بەنیازن لیست بەجیا بەژاریەکان خۆتان ێگلا کردو یاخود هاوپەیمانەتی هەیە لەگەڵ لایەنەکانی تر ئێمە پشت بەخوا بە لیستی خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان دابەزین باش ماندوو بووین خۆمان ماندوو کردووە ینی ئەم 4 ساڵە و چەند مانگێکە ئەوەی کوردستان بچێتە نزیکە بێتەوە لە 5 ساڵش وانە ناڕەحەت بووین ناڕەحەتکراوین قسەمان پێوتراوە خەڵکمان گیراوە پەرلەمانتارانمان وەزیرەکانمان هەموو بەرپرسەکانی کۆمەڵ لەسەروی هەمویان ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان هەموو ئەوەی لەسەرمان بووێ و ئامانەتە ئەدامان کردووە حەزەکەین نەتیجەکەی ببینین و نەتیجەی ئێمە لەگەڵ کەسە چاوەڕێی پاداش خەڵکی کوردستانن ئێوە مافی خۆمانە تر گەمەی سیاسی کە چوینەتە ناوی ینی گەمەی سیاسی کە ئەچی لە هەڵبژارد نابەشدارە بێ خۆتۆ خۆێمە ئێمەش بەس گازندەیەکێ بۆ لیستی ئیسلامی گازندەکە لە سەرەوەیە کە بۆچی ئێوە لیستی ئیسلامی پێک نایەنە ئێمە بڕیارمان بڕیاری سەرکرداتی پێشومانە کە کۆمەڵ ئەم جارە لە هەڵبژاردنەکانەوەکو خۆمان دابەزین بەڵێ هیچ بڕارێکی ترتان نیە ئەو گازندەی کە لێوە دەکرێت لە ڕوانگەی چیەوەیە لیستی ئیسلامی کە لێکی یەدەینەوە ئێمە ینی ئەو مواقفانەی کەومان بووە هەڵوێستانی کامان بووە لەوەیە لە ناو ینی تێگیرێن لەگەڵ برادرەکانمان ئەگەر یەک لەزبین بەڕاستی بەڵێ بۆ داهاتوو بەڵێ چونکە ئێمە بۆ نمونە باسی ڕیفراندۆمەکەین ئێمە بە شێوازێک باسیەکەین برادران بە شێوازێکی تر خۆ ناکرێت یەک لەزبیت و جیاواز بیت دوو پەیامەتە بێ و دوو خیتابەتە بێ دوو بەرنامەتە بێ بەڵام ئێمە لێرەوە داوا دەکەین لەگەڵ نەکێمە خۆ ینی داوای تریشمان هەیە کە کۆمەڵی ئیسلامی لە شێوازی تریش بەشدار ببێت ینی مەوەستانەوەی بۆ دوای هەڵبژاردن دەکرێت هاوپەیمانەتی بکەن داوای هاوپەیمانەتی تریشمان لێکرێ چەندین ڕێکخرا و فشار لەسەر کۆمەڵی ئیسلامیەکە لە ئەویشتان ڕەت کردوتەوە ئەویشمان ڕەت کردوێتەوە و بەڵام لەگەڵ هەمویانە براوتە بابین و ئێمە واکەین کەەوە خیتاب و پەیام و کاری ئێمە لەگەڵ برا بەتابەت ئیسلامیەکانمانە تێنەگیرێ و هیوای سەرکەوتن بۆ ئەوان ئەخوازی و بە برادرانی تریشمان و تۆتومانە کاکە با ئێمە پێمان وایە بەم ڕێگایە بەهێز دەبین ئەگەر تۆ دۆستی منی و حەزەکەی من بەهێز بم من بەم ڕێگایە بەهێزە بم دوای لە ناو پەرلەمان یەکەگرینەوە ینی بەنیازم دوای هەڵبژاردن لەبەرەوە بە برایانی ئیسلامی میشمانەڵێن ئێمە لێکدانەوەمان سیاستمان خوێندنەوەمان وایە بە لیستی خۆمان دەنگ زیاتر هێنین کورسی زیاتر هێنین ئێوەش بە هیمەتی خۆتان هەوڵ بدەن ئینشاڵڵا کورسەکانتان زیابێت لەوێ یەکەگرینەوە لەو هەڵوێستە سیاسیانەی کە لە ئایندە ڕۆمان باشە بەنیازم دوای هەڵبژاردنەکان هاوپەیمانی لەگەڵ لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بکەن
وڵای ئێمە ومێدمان وایە لەگەڵم ڕفیقەکانمانە کە بەشکەم ئینشاڵڵا زۆری نەبێن کاک حەکیمە تۆ بەنیازی لە زۆری ئێستەوە مەمان خەبەرەیە ئۆپۆزیسیۆن بەڵێ ینی جارێک تلگەڵی کێتی و پارتی نەچنە حکومڕانیەوە کۆم جارێک بەشکەم ئینشاڵڵا گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستانە بە شێوازێک ببێ شێوازەیەم جارە بە شێوازێک ببێ لە نێو پارتی لە نێو یەکێتی گۆڕانکاریە و تۆ ببێ کە بە شێوازێک ببێ زۆرینەیەکی نوێ لە پەرلەمانە بەرپا ببێ بتوانرێ فۆرمێکی نوێی حکومڕانی بەشکەش بە خەڵکی بەزمە وسم جارێک تر بەم شێوازەی کە چوونە کابینێش ناچنەوە حکومڕانیەوە بەم شێوازەی کە تێدا بووین ئەکرێ لە شتێ دەرچوبێتی بڕۆیتۆ ناوی ناکرێ بگەڕێنەوە ناکرێنە باشە باش بووە تیان باشە لەسەر هەڵبژاردن ڕەنگە خەڵک بێ ئومێد بکرێ مەسەرەن دەستەڵات هەندێک لایانی ترپیان وە لە ڕێی هەڵبژاردنەوە گۆڕانکاری دروست ناکرێت ینی هەوڵێک هەیە بۆ بێ ئومێدکردنی خەڵک تۆ لەو بارەوەی هەوڵێکی زۆر خراپە بەڵێ ینی هەوڵێکی زۆر خراپە کە تۆ تاکە ڕێگایە کە ئێستا فراهەمە بۆ گۆڕانکاری بێ خەڵکی بێ باشە بەس هەندێک لایانی تر هەیە بەڵام خەڵک بۆچی بێومێدە بۆچی لەبەرەوەی دەنگە زوڵاڵەکە کە داکوکی لێ کردووە کەمی نەبووە بەڵێ هەوڵدا زۆرینەیکە زۆریکە بەهیمەتی ئەو خەڵکە زۆرە بێ باشە بەس هەندێک لایانی ساکار لەسەرەوە دەکەن بۆ نمونە ئێوە وەکو کۆمەڵ هاوتاکەن لەگەڵی کیتی و پارتی کە بەشدار بوون لە حکومڕانی وەکو یەک بەشدارن ئێوە دەڵێنچی لە چیە بەشدار بۆ نموناوان دەڵێن ئێوە مەسەرەن بۆ دەڵێ پێنج هێزەکە وەکو یەک بەشدارن لەو حکومڕانێتی ئێستا هەیە ئەوە هەر بۆ ئستێلاکی مەحەلی و بۆ ینی دڵی خۆی خۆیانی پێخۆشەکان ئەڵێن بەشکەم بۆ ئێمەش دەنگمان باش ببێ و ئینمان باش بێەوە حەقەتەن حکوم جیایە حکومەت جیایە حکومتان بەوانەی کەەوە حکومت بەوانەیە یەکێتی و پارتیەوە هیچ بەدەسن لەبەرەوە هەردوو لایەن کە سەرۆکی حکومت و جێگرەکەی لەگەڵ ڕیفراندۆمان نەبووە لە ناخیانەوە بەس دەریان نەبڕیوە بەڵێ لە ژوورەکانە لای خەڵکی شێوازێتتر قساکەن کە دژی ڕیفراندۆم بوونە بەڵام فەرموو کە نەیانتوانێت حکومڕانی تەواو بکەن سوڵتەی خۆیان باش بەکاربێنن بڵێن ئێمەگەر ئێمە حکومەتی ڕیفراندۆم ناکەین کە ئەوە هەڵوێستیان نەبوو خەڵکیشیان زەلیل کرد و حکومەتەکەشیان زەلیل و زەعیف و لاواز بەڵێ کاتمان وان لێ کرد سێ لایانی سیاسی لەو حکومەتە ڕاوکەن باشە زۆر بە کورتی سەبارەت بە موچە چکە کاتیشم نەما هاوکاران ئاماژەی پێکە لەسەر موچە چارەسەرکردنی موچە لەگەڵ بەغداد کردە ناو خۆش چارەسەر ناکری ئەیچی لە بەردەم موچە کراوەتە گەمەیەکی سیاسی بەڵێ کراوەتە گەمەیەکی سیاسی و موچەیش خەڵک موچەخۆران باجی هەڵە و سیاسەتی نەوت فرۆشتنی هەڵەی هەرێمی کوردستان ئەدەن پێش نەوتی چەند ساڵیان فرۆشتووە و قەرزارن وەسا عبادیڵێ ئەو ئەمانە نەوتەکە 200,000 بەرمیلێش بە ئێمە لای خۆمان بێت چونکە قەرزارین عبادیش ئەڵێ نەخێر من بەوە ئەمەوێ و قەرزە چییە کو ئەگەر نەتان داوەتە موچە چیتان لێت نەتان داوەتە خەڵکەکەی خۆتان ئەی چیتان لێ کردو لەکوێیە هەموو باش بەداخەوە بەغدایش مەبەستێتی بەرەو هەڵبژاردنە چێ ئەوش گەمە بەم مەسەلەوە دەکا زۆر سپاس بۆ بەڕێز کارگەرانی سیاسی کۆمەڵ ئیسلامی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران واتان